نمایشکردنی یەکێک لە شانۆیە هەرە تایبەتەکانە کە ئەویش شانۆی گێژەنە بە خۆشحاڵیەوە دوێنێەوە ئەمڕۆ لە نێو شاری سلێمانی نمایشکرا دیارە ئەم بڵێن شانۆیە پێشتر لە نێو شاری کۆیە نمایشکران و بینەرێکی زۆر باشی هەبوو ئەوەی کە ئەبینرێت بە خۆشحاڵی و لە ئێستاە بەرەکارە تەندروستیەکانەوە بەشێک لە شانۆیەکان بەردەوامیان هەیە و شانۆی گێژەنیش یەکێکە لەو شانۆیانەی کە لە نووسینێکی بیانیەوەیە نووسەرێکی بیانیەوە وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی و بە خۆشحاڵیەوە چەند ئەکتەرێکی بەتواناش توانیویانە لە نێو ئەم شانۆیە بەشدار بوون. شانۆی گێژەن لە نووسینی سلاڤۆمێر مرۆژێک پۆلۆنیا فازڵ جاز کاری ئامادەکردن و وەرگێڕانی بۆ کردو دەرهێنانی خۆیەتی و هەریەک لە ئاکتەران ئومێدڕەزا هونەرتایر پێشەواناسە فەرمان مەحموود بەشداریان تیا کردووە ناوەڕێکی چیرۆکەکە بەس لە چیرۆکی سێ کەسەکات لە ناوەڕاستی دەریا کە شتێکیان تێکشکاوە ڕێگەی دەربازبوونیان نییە و لە برسا بڕیاری ئەوە دەدەن کە یەکێکیان پێویستە بخورێت شانۆیەکە پێشتر لە شاری کۆیە نمایشکراوە و ڕۆژانی 15 و 16 مانگە لە هۆڵی ونەرە جوانەکانی کورد لە شاری سلێمانی نمایشکران هاوکات کارەکە بۆ چەند فستیڤالێکی جیهانی نێردراوە و بڕیارە شانۆیەکە بەشداری چەند فستیڤالێکی ناوخۆیی و دەرەوە بکات تیپی شانۆی حێدا نزیکەی 10 ساڵە دامەزراوە چەندین بەرهەمی پێشکەش کردو و گێژن کۆدا پرۆژەی ئەو تیپەیە. بەڵێ ئازدانێمە قسە و باسەکەم لەسەر نوێترین کاری تیپی شانۆی حێدە کە شانۆی گێژەنە بە میوانداری هەریەک لا بەڕێزان کاکشوان حەمەسعید کە بەڕێزیان جەرهێنەری شانۆیەکەن وارووا کاک ئومێدڕەزا کە بەڕێزیان ئەکتەرن سلااوسان لێبێ زۆر بەخێر بێن ئێوارەتان باش بێ کارکردن چۆنە پێکەوە کارکردن باشە پێکەوە زۆر بەخێر بێن کاکشوان ئەگەر باسێک لە دەقەکە بکەین بێگومان ئەوەی کە جێ خۆشحاڵی ئێستا بەشێک لە دەرهێنەران دەقە کوردەکانیش بەکارەهێنن بەڵام ئەم دەقا بۆچی لە ئێستا کاری لەسەر کرا و بۆچی گرنگ بوو کە بینەری هەم کۆیە و هەم شاری سلێمانی ئەم دەقە ببینە پێشەشی زۆر سپاس زۆر بەخێر دیارە تێکستەکانی سلاڤۆمێر مرۆژگی پۆڵۆنی لەو تێکستانان کە زۆر هادیفن و شێوازی نووسین لای ئەو بەشش دەگەرێتەوە لەو قوتابخانەی ئەدەبی ئەبزۆردیان ئەکسپرۆنیزم ئەو چیرۆک و بابەت و ئامانجی چیرۆکەکان لە ناو تێکستەکانی سلاڤۆمێر مرۆژک هاوتایی کێشەکانی کۆمەڵگای ئێستای کوردیمانە دیارە ئێمە دەقی کوردیشمان هەیە و نووسەری کوردیشمان هەیە بەڵام بڕیار وایە کە ئێمە ئیش دەکەین زۆربەی کات خۆم حەزمەوەیە لەسەر تێکستی جیهانیش بکەم ئەو تێکستانن کە لە زۆربەی زمانەکان و لە زۆربەی وڵاتەکانیان و لەسەر تەختەی شانۆی زۆربەی وڵاتانی دنیا نمایشکراون و هەز دەکەم چنین و چیرۆک و حبکە لەوێ یان قەزیەکان تون و تۆڵدر و تۆکمەترن دەستخۆش کاگومێت چۆن بوو لە شانۆی گێژن بەشداریت کرد زۆر سپاس بۆ ئێوە ئێمە لە کۆیە گروپێکمانەیە تیپێکمانەیە تیپی شانۆی حێدا و هەمومان دەرچووی کۆلیژی هونەرە جوانەکانی دەمێکە پێکەوە کار دەکەین نزیکەی 9 ساڵە پێکەوە کار دەکەین هەمومان لەو گروپە ئەندامی کەواتە کە ئیشێک دێتە پێشەوە سەرەتا ئێمە لە ئەندامەکانی خۆمانەوە دەست پێ دەکەین لە ئەکتەرەکانی ناو تیپەکەی خۆمانەوە دەست پێ دەکەین ئەگەر پێویستی کرد بۆ نمونە پێویستمان بە کارکتەرێک بوو کە لە ناو گروپەکەی ئێمە دەست ناکەوێت بۆیە لەگەڵ هاوڕێیانمان لە گروپەکانی تر لە شانۆکارانی کۆیە بانکێشتیان دەکەین و پێکەوە هاوتای ئیشێک دەکەین چۆن بوو کە خۆم ئیشم کرد من و مامۆستا شوان دەمێکە پێکەوەی زۆر دەمێک ینی
سەردەمی پەیمانگا و کۆلێژ و منداڵیش هەر پێکەوە هاوڕێ دێرینن هاوڕێ دێرینین ئەوە بۆ نزیکەی 30 ساڵ دەڕوە بۆیە هەمیشە بیر و بۆ چوونەکانیشمان وای لێ هاتووە هاوتا و هاوتەری بە پێکەوە یەکتر ینی باش دەخوێنینەوە بۆیە هەمیشە ینی دڵخۆشم کە لەگەڵا و ئیش دەکەم سربەستێکی تاو لە کەسایەتی خۆم و لەو کارکتەرێکەوەری دەگرم لەلایەنەوە ینی بۆم فەرامۆش بۆم کراوە ینی نیش بۆیە حەز بە کارکردن لەگەڵەوە هەرچەنە تیپیشانۆی حێدت دەمێکە هەیە بەس حەزەکەم ناوەکەی بزانم واتای چییە؟ تیپی شانۆ حێدا بە ناوی هونەرمەندی کۆچکردو سینەماکار محێدین ڕەزاوە کراوە یەک لە شانۆکار و سینەماکارەکانی شاری کۆیە بوو لە ساڵی 2011 کۆچی دوایی کرد ئێمە وەکو شانۆکاران بیرمان لەوە کردەوە کە نای ئەم هونەرمەندە بهێڵینەوە ون نەبێ بۆیە نازناوەکەی ویمان وەرگرت ئەم نازناوی حێدا کورکراوەی محێدینە هونەرمەندانی سلێمانی و هەولێر و دهۆک و ئەمانە لە خۆشەویستەوەی کە و پەیوەندێک و کۆنتاکتێکی باشیە بوو لەگەڵیان هەمیشە دایانوت کورتیان کرد بۆ ئاگوت حێدا بۆیە ئێمە و ناومان هەڵبژات دەستخۆش بێگومان گفتوگۆکانمان بەردەوامیە بێت و چڕۆپەرتر قسە و باس هەم لەسەر شانۆیەکە و لەسەر کاری خۆشتانەکەین بەڵام هاوکارانم بەشێک لە کارەکان ئامادە کردووە لە ڕێگەی ڤیدیۆیەکەوە پێکۆی بینین و دواترەکەڕێنەوە فەرموو. من لەوەتەی ها وەرگم لە پێناوی خەڵکدا واتە ئەگەر لێتان گەڕن بمخۆن ئەوە ناو بە درەوشاویە بێنێتەوە هەی تڕحێو من 30 ساڵی ڕەبەقە وشە دەکەم هەر خواخوامە دەرم کرد منیش ویستم بزانم دەست و خەتت چۆنە لە ڕووی ڕێزمان و ڕێنووسەوە لە ڕووی میرفۆلۆژی و سۆسۆلۆژی و لینگوەستەوە بۆی بۆتی چاپ بکەم پێویستە یەکێک لە ئێوە خۆی بکات بە قوربان. کاکشوان لە هەر کارێکی بەردەم کامێرایجا سینەما بێ دراما بێ هەر بابەتێکی تر بێ قورسترین شت بۆ دەرهێنەر ئەوەیە کە دەقێکی باش هەڵبژێرێت دوای سینارۆیەکی باش و دواتریش ئەکتەرەکان کە قورسترین بەشی کارەکەیە ئەم مەرحەلانە و ئەم قۆناغانە چۆن تێپەڕان بۆ ئەوەی کە نمایشێکی باش و کارێکی شانۆیی جوان پێشکەش بکەیت دیارە ئەو پرۆسێ لای ئێمە ڕاهاتوین بەروی ئەمە ساڵانێکیش دەکەین و پەیمانگا و کۆلێژ و کۆمەڵک فێستیڤاڵی نێودەوڵەتی جیهانی و ئانەمان بینی و ئیشیشمان زۆر کرد ینی خۆم نزیکی 6 کاری شانۆیم کردو کە لە دەقی جیهانی وانە هەڵبژانی تێکست گرینگە و بیزانین کام تێکسە هەڵدەبژێرین ئەوش دەگرێتەوە سەر خوێندنەوەی خودی دەرهێنەر یەکەم ینی هەنگاوی یەکەم پرۆسەکە دوای دەقەت باش خوێندە و تێگەیشتی و زانیت کە ئەوە بە کەلکی ئەوە دێت بە کەلکی بینینی کۆمەلگاکەت دێت و دوایی هەنگاوی دوم ئەوەیە کە ئێمە بزانین ئەو جۆرە ئەکتەرانەمان هەیە بەپێی ئەو ستایل و شێواز و میتۆدەی کە ئیش پێ دەکەین ئەگەر ئەویشمان ئۆکەی کرد هەنگاوی دوم هەڵبژارنی ئەکتەر دێت خۆشببختانە ئەو شێوازی کەم نیش پێ دەکەم یان ئەو تێکستان هەڵدەبژێرم کە دەگونجیان لەگەڵ ئەکتەری کورد و دواترش دەقیقە حل دەکەین خۆمان ینی تۆزێک دەستکاری هەموو دقیق پێویست پێێتی بەتابەت جیهانیەکان لە بەروی لە کەلتوری ئێمەوە دوورن ئیشدا دەکەین ماوەیەک کەمیش زۆربەی جار دێتە بەرهەم باشە با بڵم کاکومێت لە تەنیش خۆتەوەی وەستاوە باسێک لە هەڵبژاردننی ئەکتەرەکان بکەم بۆ نمونە تۆ کاکومێت لەوان چێت ساڵانێکی زۆرەکو ئاماژێک پێکرد هاوڕێن بەڵام چۆن بڵین ئەو کارکتەراکەی بە بەری بڵین ناوی کاک ئومێجا با بڵین چۆن ئەزانی کە ئەم بۆ نمونە ئەتوانێت ئەو کارکتەرە بەرجەستە بکات لەوانەیە حەزی لە کارکتەرێکی تر بوو بێت و تۆ نەدابێتێ زانی چۆنە ئەکتەرەکان ئێمە هەمومان مخرجەکان ئەکتەرەکان دەناسین لە هەموو شار و شارۆچەکان و لە کوردستان بەگشتی یەکتر دەناسین و نمایشەکانیشیان دەبینین ساڵانە لە ڕێگەی نواندنی بینینی نوانەکانی ئەو و لە ڕێگەوەی کە زۆربەی کات نزیک بووینە بەیەکەوە ئەو شخصەتی کە من پێویستمە سیر دەکەم لە بۆ مامۆسامێت دەگونجێ کەواتە ئەو شخصەتی پێدەم زۆر جار یعنی نەک دەگونجیان دەتوانێت زاڵ بێ بەسەریدا ئەستا شخصەت یەکەم دایتێ لە ئەو نمایشە کە دوورە لە شخصەتی ژیانی خۆی بەڵام لە بڕی نواندنی لەو زۆرە شخصێتانم لێ بینیوە لە سەرستیت شخصەتەکەم پێدا لە ماوەی مانجێکدا ئەو
کارکتەری خۆی دۆزیەوە بە مەزبوطی و دواتر دەستمان پڕۆ بکرد. دەست خۆش کاگومێت باسێک لە کاریگەری کاری شانۆی بکەین لەسەر کۆمەلگا بەڕای تۆوەکو ئەکتەرێک بۆ نمونە ئەم کارە نوێی ئێوە کە ئەویش شانۆی بڵین گێژەنە تا چەند دەتوانێت کاریگەری لەسەر بینەر دروست کات لەسەر تاکی کورد دروست کات بەڵێ خۆی ئەمە ئەو پرسیارە نانی وەڵامەکەی زۆرە وەڵامەکە دەزانین چۆنە ئێمە کۆمەلگای ئێمە تاکو ئێستا یعنی شانۆ نەبوو بە کەلتور لەناو کۆمەلگای ئێمە ئەمە دەکرێت ئیشی لەسەر بکرێنی وا بکرێت شانۆ ببێ بە کەلتور بۆ ئەوەی کە تۆ باسی دەکەی کاریگەریەکان چونکە شانۆ کارێکی مباشرە بەرامبەر ببینێت بێگومانیانی کاریگەری تەواوی دەبێتن ینی ئەگەر تەمەشا بکەی لە سەردەمی خۆی لە ئەڵمانیا لە کاتێک کە برێختی شانۆکار کاری کردووە لە هەموو شانۆگەریەکانی کە کراوە لە دوای شانۆگەریەکەی خۆپیشاندان کراوە خۆپیشاندان کراوە ینی ڕەتفعلی بینەر ئەوە بۆ کە بتوانین داوای مافەکەیەوە ئەو کاری ئێمە کە هەڵمان بژاردووە ڕێک ئەو کارەیە کە لەگەڵ ئێستای وزەران و لەگەڵ ئێستای بار و دۆخی هەرێمی کوردستان ڕێک ئەڵەی مرۆژک بۆ ئەمڕۆی نووسیوە چکە لەبەرەوەی چەند بەشێک چەند پارتێکی تێدایە کارەکە ویژەوەیە کە هەر مەشەدە و بابەتێکە کە لەگەڵ لەسەر ئەنە بۆ نمونە باسی هەڵبژاردن دەکات دوو ڕۆژێمە لە هەڵبژاردن ڕەتمانداوە بۆ نمونە باسی چەسانەوە دەکات بە بەردەوام چەمسانەوە هەر لەلا ئێمەدانە لە وڵات ئێمە بگرە لە هەموو دنیادا مەسایلی دیموکراسی و نادات پەروەری هەموو هەیە کەواتە شانۆ شتێکی مباشرە بۆیە بە بۆچوونی ئێمەی شانۆکار بەڵێ 100% کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە بتوانین گۆڕانکاری بکەین. دەست خۆش کاکشان باسێک لە ئەو هۆڵانە بکەین کە شانۆیتیان نمایش ئەکرێت تا چەند لەسەر خواستی دەرهێنەرە تا چەند بۆ نمونە دەرهێنەر ئەتوانێتەوە سینۆگرافیا و تەواوی بابەتانەی کە پێیوەستن بە بڵین نمایشێکەوە بەخواستی ئەو بێت هۆڵی لەو شێوەیەمان هەیە خۆی ئەشکالی تەکنیکی لە هەرێمی کوردستان بەگشتی لە عراق زۆرە ینی لەبەرەوەی شانۆ نەبوو بە پیشە کەواتە من لەسەر پیشەی شانۆ ناژێم وە نەبوو بە کەرتی تایبەت تاوەکو هۆڵی باش دروست بکرێ و ئەو کەسێک کە من عەقدی لەگەڵ دەکەم لەگەڵ ئەکتەرەکان بەیەکەوە بچین ئیشی لێ بکەین بە مانگ بە دوو مانگ بە ساڵ لەبەرەوەی نەبوو بە پیشە ئەشکالی هۆڵەکانمانێ ئەو هۆڵانێکی ئێستا هەن لە هەرێمی کوردستان زۆربەی ئەو هۆڵانن کە نزیکەی 50 ساڵ پێش ئێستا دروستکراون شێواز و سیستمی هۆڵ لە جیهاندا گۆڕا هۆڵ لەوەی کە ستەیجەکەی بەرزبی لە جیهاندا ئەوە نەما لەگەر برێن ستەیجەکە لەگەڵ ئەرزەکە یەکسانە ئێسا مدەرەج لە بۆ دروستەکرێت ئەوە شت لە نەما برێن هۆڵەکانی جیهان بەپێی ڕووناکی و دەنگ و ئەمانە تا چەند بۆ نمونە لە ئێستا بەدڵی دەرهێنەرن دەرهێنەری کورد مەبەستن کە بتوانێت بەڵێن گرفتێکی نەبێ هەر کە باسی هۆڵ دەکەین بە کۆی گشتی ئایتمەکانی باید بە کۆی گشتی ئایتمەکانی ناوهۆڵەکە لە باسی تەکنیک دەکەم لە هۆڵ هەموو تەکنیکانە دەگرێتەوە کە هەیە بەداخەوە تاوەکو ئێساژ ئەو لایتانە ئیش پێ دەکەین کە نزیک هەر نەک مۆدی لە ماو کارەبای زۆری دەوێت گەرمای زۆری دەبەخشی ئەنجا ئەوانش دەست ناکەون ئەوە دیسانەکە دەگەرم سەر شانۆ پێویستە ببێ بە کەلتور و بێ بە کەرتی تایبەت و بێ بە پیشە بۆی بتوانن شانۆکاران هونەرمەندان ئیشدا بکەن ئەمە لە زۆر شانۆکانی دنیا ینی بینیم لە فستیڤالەکان چۆم هەموو ئەو هۆڵانەی کە هەن زۆر سەردەمیانن زۆر نوێن ینی حسابی پلەی گەرمی و ساردیکرای حسابی زۆرەکانی لایت و گەرمی لایت کرایەوە شێوازی هۆڵش لە دنیادا جیاوازە ئەو هۆڵە بچووکانەی کە نزیکەی تا 100 بینەر دەگرن ئەوە لە بۆ ستایلی تایبەت و شێوازی تایبەت بەکاردەی گەورە لە بۆ گەورەتر بەکاردێ شێوازیان جیاوازە هۆڵی شانۆ بەڵام بەگشتی لە کوردستان ئەو هۆڵانێک کە هەن ینی تێکەڵ چێش کراون ئاوێزان کراون هۆڵی ئۆپێرایە هۆڵی شانۆشە هۆڵی مۆسیقاش هۆڵی ئاهەنگکانە بۆنەکانیش هەمویان لە یەک هۆڵدا دروست کردووە ئەمە بەکاردێن لە بۆ شانۆ مۆزیسیانێک لە بۆ کۆنسێرتەکەی هەریەکە و جیاوازە لە بە هۆڵی شانۆ لە ئایندا بتوانێت کە ئەو گرفتانەش چارەسەر بکرێ کاکمێت بینەر چۆن بوو لە بڵین هۆڵەکەیە تا چەند کاردانەوەی هەبوو کارەکە و بە خۆشحاڵیەوە ئەوی ئێستای بینم ستافی کارەکان هەندێک جار تەنها لە شارێک قەتیز نامێن بەڵکو کارەکان بۆ چەند شارێک ئەبەن بۆ ئەوەی کە بینەر لی بێبەش نەبێ بەڵێ ئێمە کاتەکەی ئێمە خراپ بوو
چونکە ئێمە لە هاوین پرۆڤەمان کرد وەزعمان زۆر باش نەبوو پرۆڤە ئەنە ئێستاکەش بۆ نمونە لەو کاتەی هەڵبژاردننی بەسەدات خەڵک مەشغوڵ بوو ینی کاتەکە زۆر باش نەوە بەڵام لەگەڵ ئەوەشتا ئێمە لە کوێ سێ ڕۆژ نمایشمان کرد بینەرەکی باشمان نەبوو و خەڵک لە سلێمانیەوە هات لە دهۆک لە گەرمیان لە هەموو شارەکان لە هەولێر خەڵکێکی زۆر هات ئەم دوو ڕۆژەی سلێمانی ئێمە بۆ دڵخۆش بووین ئەم دوو ڕۆژی سلێمانیش زۆر باش بوو بۆ ئێمە فیدباکێکی باش خۆمان وەگرتەوە بۆ ئیشەکەمان بۆ ئایندە بۆ ئیش و کارەکانی ترمان بۆی بزانین کاتەکانی خۆمان چۆن دابنین و بیگونجێنین ینی لەگەڵ ئەجوای و جوگرافیای شارەکان چۆنە و چۆن خەڵک بەدەمیشەکەەوە دێ ئەوەی خۆشحاڵی کردم ئەوڕۆ دوای تەوابوونەکەی زۆربەی زۆری هونەرمەندانی سلێمانی و شانۆکارەکانم لەوێ بینی ینی دڵم پێخۆش بوو زۆر باش بوو ئەوە هیوادارین بتوانین بەردەوامی بدەین بەوەی کە جارێکی تر وەکو خۆمان و شانۆکاران چیتر گلەی لەوە نەکەین کە بینەرنیە گلەی لە خۆمان بکەین خۆمان چۆن بتوانین بینەر جارێکی تر والێ بکەین بێتەوە هۆڵ دەستان خۆش بێت کاک شوان ئەوەی کە لە هەواڵەکە ئاماژەم پێکرد بڵینەوە بڕیارەکە ئەم کارە بچێتە جەرەوەی هەرێمی کوردستان و سنوورەکان بڕێت ئەم بیرۆکەیە چۆن بوو واتە چەند کارتان لەسەر کردووە خۆی بیرۆکەکە ینی تۆ کاتێک ئیشێک دەکەی لە کوردستان ئەگەر تێکستەکە تێکستێکی جیهانیبی و دوای ئەوە شێواز و ستایل و میتۆدی زیاد بەکارهێنابی لە ڕووی علمیەوە نواندن و کۆی ئایتمەکانی ناو پرۆسەی نمایش دوایی ویددیۆی دەکەی دوای کە ویددیۆت کرد ساڵانە فێستیڤال هەیە لەسەر جەم جیهان یعنی ئەوە بەمەرحەلە من ئەوە فێر بووم لەبرێ من لە ساڵانی 2015 و تا ئێستا زۆربەی ساڵان چوومەوە فێستیڤالان دەرەوە بۆ شێوازەی لینکیان هەیە دەینێری دوای ئەوە لیژنەکەی لێوێنەرێ اختیاری دەکا دەینێتەوە لە دوای ئەوە دەگەڕێتەوە سەر خۆت و ئەو لایەنەی هاوکاری دەکا کە چۆن دەڕۆی ینی بەرم هەندێک ئێستا فێستیڤالی ئەڵمانیا لەو لەحزەی کە لێرە دەردەچی تا دەگەڕێشەوە لەسەر ئەرچی ئەوانە هەموو گواستنەوە یان دروستکردنەوەی جارشگەی سنۆگرافیاکە لەسەر ئەرچوانە دەشگەڕێەوە ئەکتەرەکانیش مکافە دەکا لە وڵاتانی بەنمونە وەکو مەغریب و تونسوانە تەنها داوە نامەکەیە کە پێت لە خاچی ئەواندانە لەسەر ئەوانی یعنی بلیت و هەموو شتەکانی کە لەسەر خۆتە جا لەبەروی ئەو گروپانی ئێمە کە ئیش دەکەین بەداخەوە کە وەزارەتی ڕۆشنبیری هاوکاری هەندێک گروپ دەکا هەندێک گروپ ناکان نییە بەگشتی مەسلەی دارایی و حکوومەت و ئەو کێشانە کە من لێ نازانم زۆر ئەو کێشانە دێتە پێش زارویان ناتوانێت بڕۆی یان کەرتی تایبەت شوێنێک نێ سەپۆرت بکارەوەی بتوانانی بچی بێەوە بۆ شێوازە بۆ هیوایم کارەکەتان بتوانێت سنوورەکان بپەڕێنێت و بتوانێت لە تەواوی دنیاشا بێگومان شانۆ گرنگی و تایبەتمەندی خۆی و کارەکەی ئێوەش جێی دەستخۆشیە گە شتێکتان مابێ کاکشوان کاکومەت فەرمووی لە کۆتایدا زۆر سپاس لە بکرسات زۆر سپاس تەنها دەمێت دەستخۆشتان لێ بکەم سپاس بۆ ئەو میوانداریت زۆر سپاس بۆ ئێوە بە هیوای کاری باشتر و کاری جوانتر زۆر بەڕێز کاکشوان حەمەسایی جەرهێنەری شانۆی گێژن واروە کاکومێت ڕەزا ئەکتەر لە نێو شانۆی گێژەنە دووبارە بەخێر